گۆشەی زیندان و بە گۆڕخانەی ژینم، پڕووکاوم نەگوڕماوە نەتینم، لەیاد چووم و خۆشەویستان ناپرسن، لە هاوار و قرچەی دڵم ناترسن. خۆشەویستم ئۆقرەی دڵم ئەوینم، ڕۆحم گیانم شیلەی شیرینی ژینم. وەک بێگانە ئێستا لە من دەڕوانێ، چیم لێ هات و چیم بەسەر هات نازانێ. لە فراقیا ئەوەندە من گریاوم، بوو بەکانی فرمێسک و خوێن دووچاوم. میلەو ئاسن چوارتەنیشتی تەنیوم، وەکو دیارە لە ژیاندا بەزیوم. خوایە نەکەی کەسێکی تر وەک من بێ، لە دڵ ئەڕوا ئەوەی لە دیدەون بێ. جاران شەمعی بەزمی شادی یاران بووم، بۆ تینوان لێو شەقاران باران بووم. چاوکەی شیعرم لە زوڵفی یارە نەخشان، دنیا مەخستە لەرزە من بەپەخشان. نەیار بە شیعرەکانم نەیدەوێرە، وەکو ڕێوی ڕای ئەکرد لە ترسی شێرە. ئێستا لێرە داماوم و بەتەنیا، نییە کەسێ لێم بپرسێ لە دنیا. داخی خەمیان هێندە چزان بە جەرگە، لە عەزرەتە باوەشەکەم بە مەرگە. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە و خۆش بێ خاتونگیان. بینەرانی ئازیزی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. لە بەرنامەی ڕابردوودا باسمان لە ژیان و خەبات و قۆناغەکانی ژیانی شاعیرێکی گەورەی گەلەکەمان جەلالی مەلەکشامان کرد. لەم بەرنامەیەدا و لە بەشی دووەمدا باس لە سەرجەم کارە ئەدەبیەکانی شاعیر جەلالی مەلەکشاکەین. بۆ ئەم بەرنامەیە ڕەخنەکاری ئەدەبی زۆر بەڕێز عەبدولخالق یعقوبی لامان ئامادەیە. مامۆستاگیان بەخێر بێی. زۆر سپاس هەربژیت. سپاسان. خاتوو سیما سەرکەوت بە تارە جوانەکەی هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە بەخێر بێی خاتوونگیان. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان، مۆتیڤ یا بنواتە سەرکیەکانی جیهانی شاعیرانی جەلالی مەلەکشا چین و چۆن لە دەقە شێعرەکانیە ڕەنگی داوەتەوە؟ لە ڕوانگەی منەوە جەلالی مەلەکشا کاتێک کە ئاماژە بە واقع یا با بڵێین کەتواری کۆمەڵی خۆی دەکات، لە ڕاستیدا ئاماژە بە شەوە زەنگ دەکات. شەوە زەنگ یا شەوگار یەکێک لەو بنواتە سەرەکیانەیە کە زۆر لە شێعرەکانی کاک جەلالدا دووبارە دەبێتەوە و ئەوە ئاماژەیە کە بە ئەو بارودۆخەی کە میلەتی کورددا تێیدا ژیاوە کە تەبعەن بارودۆخی ژێرە دەستی نەتەوەییە. لە لایەکی دیکەوە یەکێک لە مۆتیفە سەرەکیەکانی تر وشەی تفەنگە کە ئەمەش زۆر دووبارە دەبێتەوە و پێم وایە کاک جەلال مەبەستی ئەوەیە کە بڵێ ئامێرێک یا ڕێڕەوێک کە گەلی ژێرە دەستە دەتوانێت بە جۆرێک ڕزگار بێت هەر لە ڕێگای تفەنگەوەی بەتایبەت کاتێک کە تۆ بەرامبەر زۆردارێک ڕادەوەستی. و دوجار وشەیەکی تریش کە زۆر دووبارە دەبێتەوە لە شێعرەکانی جەلالی مەلەکشادا، وشەی نیشتمانە یا وڵاتە یا کوردستانە کە ئەمەش تەبعەن دەگەڕێتەوە بۆ سەر ئەو هەستە قوڵە ئازادی خوازانەیە کە جەلالی مەلەکشا بەنیسبەت وڵاتی خۆی هەیبووە و ئەو سێ بنواتایە وا دەکەن کە جیهانی شاعرانەی جەلالی مەلەکشا جۆرێک لە گوتاری زۆر دیاری بەرخۆدان ئامێز یا ئەوەی کە پێی دەڵێن ئەدەبی شۆڕەشجێڕی تێدا بێت و لە ڕاستیدا جەلالی مەلەکشا هەر لەبەر ئەوەشە کە بە شاعری بەرخۆدان لە ڕۆژهەڵاتی کوردستان ناسراوە. بەڵێ مامۆستا، بێگومان هەموو شاعیرێک کە کۆمەڵێک شعری نووسیوە شعرێکی هەیە وەکو دروشمێکی لێت لای خەڵک ئەژی ئەم شعرە زیندوو دەبێت.
هەمیشە و شعرانە سیرەکەی ڕوخساریان سادێ بەڵام واتایان قوڵە. یەکێک لەو شعرانی جەلالی مەلەکشا ئەو شعرەیە ئەوی کە دەڵێ ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتە سەرشانی دەڵاڵانی بەرگەراژی سنە هاوار بکەن سلێمانی یعنی جەلالی مەلەکشا ئەمە وەکو ناسنامەیەک وەکو بڵین تعریفێک بۆ بیرکردنەوە و ژیانی ئەو ئەم شعرە زۆر زیندووە لای خەڵک. بەبێ گومان ئەمە یەکێک لە ئەو شعرانەیە کە لە نێو یادگەی گشتی خەڵکدا ماوەتەوە. لەو شعرەدا ئەگەر سەرنج بدەی زمانەکە وەک جەنابەت باسی دەکەی زمانێکی زۆر سادە و جەماوەریە. لە ڕاستیدا شاعرانی شۆڕجێر یەک لەوان جەلالی مەلەکشا خۆیان حەز دەکەن کە دەبێت بۆ گەل شعر بنووسن، ینی بە بەردەوامی ئەوان خۆیان لە بەرەی گەلدا دەبینەوە. بۆیە کاتێک کە شعرێکی بەم شێوەیە دەنووسن ئامانجیان ئەوەیە کە پەیامی نیشتمان خوازانەیان لە زووترین کاتدا و بە کاریگەرترین شێوە بە جەماوەر بگێنن و لەو شعرەدا وەک دەبینی جۆرێک لە تەحەدایە بۆ ئەو سنوورە دەستکردەی کە لە نێوان دوو پارچەی کوردستان هەیە و بۆ ئەو ئاواتە گەورەیە کە هەموو شاعرێکی ڕەسەن کە لە بەرەی گەلدا دیخوازێ ئەوەی کە وڵاتەکەت ئازاد بێ، ئەوەی کە با بڵێن تاکەکان بتوان بە ئازادی لە نێوان بەشە جۆراجۆرەکان داهاتوو چۆ بکەن. و لەلایەکی دیکەشەوە لە ڕاستیدا خودی ئەم شعرە نیشان دەدا کە شاعرانی ئێمە لە نێو واقعی سیاسیدا کاتێک کە حەز بە چەوسانەوەی قوڵ دەکەن نەیانتوانیوە خۆیان لەو هەستە قوڵەی خۆیان بدزنەوە یا لەو واقعی کە لە نێو کۆمەڵەکەدا بدزنەوە و لە واقعدا شعری خۆیان کردو بۆ بانگەوازێک بۆ ڕزگاری و بۆ ئازادی. بەڵێ مامۆستاگیان دەمانەوێ پێگەی شاعیرانی جەلالی مەلەکشا لە ئەزمموی شعری کوردیدا و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بزانین. بەڵێ کاک جەلال لە ڕاستیدا کاتێک کە وردە ناوبانگی دەرکرد و کاریەکانی بوو بە جۆرێک لە با بڵێن داهێنانی شاعرانە ئەو سەروبەندە بوو کە شاعری پێشەنگی ڕۆژهەڵاتی کوردستان سوارە ئیلخانیزادە کۆچی دوایی کرد بوو، چونکە سوارە لە هەفتاکاندا کۆچی کرد، بەڵام سەردەمی گەشانەوەی جەلالی مەلەکشا هەشتاکان بوو و لە ڕاستیدا ئەگەر سوارە ئیلخانیزادە یەکێک لە شاعرە پێشەنگەکان بێ لە بواری داهێنانی گوتاری زۆر با بڵێن قوڵی شاعرانە و با بڵێن بە شێوەیەکی گشتیش نیشتمانی، بەڵام جەلالی مەلەکشا لەو شاعرە دەست پێشخەرانە بوو کە شۆڕژگێڕی و هەستی شۆڕژگێڕی تێکەڵ بە شعر کرد و لە ڕێگای شعرەکانی خۆیەوە کۆمەڵێک گەنجی شاعری بۆ لای خۆی ڕاکێشا. بۆ نمونەیەک لەوان با بڵێن فەرەدوونی ئەرشەدی بێ کە یەکێک لە شاعرانی با بڵێن تقریبن هاوسەردەمی کاک جەلالی مەلەکشایە و ئەم کاریگەرێتیە وای کورد کە گوتاری شۆڕژگێڕی لە شعری کوردی لە دیوی ڕۆژهەڵاتی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بچەسپێ. بەڵام ئەگەر ئەو پێگە و جێگەی جەلالی مەلەکشا لە سەر جەم شعری کوردی لەبەرچاو بگرین دەتوانین بڵین جەلالی مەلەکشا یەکێک لە قوتابیانی ئەو ڕێبازە بوو کە کاتی خۆی بۆ نمونە عەبدوڵڵا پەشێو لە کوردستان ڕنگ ڕێژی بۆ کرد کە بریتی بە لە شعری نیشتمان پەروەری، لە شعری ڕەخنەگرتنی تون لە دۆخی کۆمەڵگا و جاری وایە تەنانەت گەیشتن بە ئاستی دروشمدانی زۆر زەق بۆ ئەوەی کە پێی وا بووە کە ستەم کاتێک گەیشتە ئەو پەڕی خۆی ئیتر لەوانەیە شعریەتی ڕوت زۆر معنای نەمێنێ بەڵکو پەیامی نیشتمان پەروەری زیاتر ڕەوایەتی هەبێ. بەگشتی دەتوانم بڵێم جەلالی مەلەکشا یەک لەو شاعرانەی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستان بەگشتیە کە زیاترین پەیامی ئازادی خوازی لە شعرەکانیدا دەبیندرێت و زیاترین هاواری ئینسانی لە گەروی کەسێکەوە کە بۆ خۆی برینداری دەستی ستەمی نەتەوایەتیە. بەڵێ دکتۆر جان بەردەوامە بین لە بەرنامەکەمان گەر خەندەخان بە هاوکاری سیماخان شعرێکترمان بۆ بخوێنێتەوە. کاروان کاروان کێ نووسووە کێ بێدارە ئەم ڕێگایە پێدا دەچن هەر ڕێگا کۆنەکەی پارە
دەوروبەرتان ورگەلورە چەقەڵ کاسەی سەر و گۆشتی دڵتانە خوات ئەوەندە تاریکی چڕە جندۆ کە کۆرپەتان دەدزێ پێ نازانن چاوتان لە ناو تاریکیدا تا ئەم خوارە هەتەر ناکات بیرتان ئاسمانێکی تەسکە هێندە بەرچاوتان تاریکە نازانن ڕۆژ لە ئاسۆی کام پێدەشتەوە سەر هەڵدێنێ هەر بە تەشیە کۆنەکەتان دەیڕێسن و لە بیری نوێ سڵ و سرکن هەرە ڕۆن و هەر بە ناخی قوڵی زوڵمەتا ڕۆدەچن چراکانیش کزە سووتێ کاروان کاروان هۆ کاروانی سەر لێ شێواو لە شەوگاری ئەنگوستە چاو گۆچانی شک دەلاقەیەک ناکاتەوە مەشخەڵ مەشخەڵ مەشخەڵی بیر چرای ئەندێشتان هەڵکەن ڕێگا و ڕەوتی هەنگاوەکانتان بگۆڕن ئەم ڕێگایە پێدا دەڕۆن زۆر کاروانی پێداڕۆیی و نەهاتەوە ئەم ڕێگایە پێدا دەڕۆن زۆر کاروانی پێداڕۆیی و نەهاتەوە دەم خۆش خەندەخەن دەست خۆش خات و سیما دکتۆر بێگومان جەلالی مەلەکشا وەک نووسەر وەک لێکۆڵەرەوە وەک ڕەخنەگەر وەک چالاگوانی سیاسی و کۆمەڵایەتی و وەک شاعیر وەکو گەلێک بواری تریش دەرکەوتووە جەلالی مەلەکشا زیاتر لە کام بواریانە بەڕوونی دەرکەوتووە و لای خەڵک ناوبانگی خۆی هەیە ئەو سەروبەندەی کە جەلالی مەلەکشا لە گۆڤاری سترووە کاری دەکرد لە ڕاستیدا قۆناغێک بوو کە وەکو ڕۆژنامەنووسێکی ئەدەبی چالاک بوو بەڵام لە پەناکاری ڕۆژنامەنووسی بەردەوام شعری دەنووسی و چیرۆکیشی هەردەنووسی و هەندێک وەرگێڕانیشی هەر ئەنجام داوە بەڵام ئەوەی زیاتر سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشاوە و دەنگی داوەتەوە و بۆتە هۆی ناوبانگی جەلالی مەلەکشا دیارە شعرەکانێتی و بە تایبەتی لەبەر ئەوەی کە شاعرێک بووە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو دەنگە پێشەنگ خوازانە بووە کە زۆر بوێرانە وەک باسم کرد گوتاری شۆڕژگێڕی کردوتە گوتاری سەرەکی خێراترەگا بەدڵی خەڵک بەبێ گومان بە تایبەت لە نێو کۆمەڵی کوردیدا بۆ خۆ دەزانی کە شعر مێژوویەکی هەیە لەوەی کە لەگەڵ مرۆڤی کەلتورەکەمان کەلتورێکی شعریە کەلتورێکی شعریە و لە هەمان کاتیشدا بەڕاستی جەلالی مەلەکشا ئەگەرچی کورتە چیرۆکی نووسیوە بەڵام من خۆم وا هەز دەکەم لە کورتە چیرۆکەکانیدا زیاتر تەعبیری لە ناخی شەخصی خۆی کردووە لە ژیانی تاکە کەسی خۆی کردووە بەڵام لە شعرەکانی زیاتر گەڕاوەتەوە بۆ نەستی نەتەوەکەی بۆ ئەو با بڵێن هەستە گشتیەی کە لە کۆمەڵی کوردیدا هەیە بۆیە ئەوەی ڕاستی بێ پێناسەی زیاتری داهێنانی جەلالی مەلەکشا من لە دنیا شاعرانەکەیدا دەبینم تا لە دنیا چیرۆکێکمە جگە لەو کۆمەڵە شعری کارەسات کە نۆزدە کورتە بڵێم چیرۆک نۆزدە کورتە چیرۆکە چیرۆکی تری هەیە ینی هەر ئەوەندەی من بزانم چیرۆکی تری نییە ئەمە کۆی ئەو چیرۆکانەیە کە نووسویەتی من لەبیرمە کاتی خۆی کورتە چیرۆکێکی کە لە گۆڤاری سترووە بڵاو بووە ڕخنەیەکم لەسەر نووسی زۆری پێخۆش بوو بەڵام من هەر لێدا کە قسەم لەگەڵ خۆی کرد گوتم ئەوەی ڕاستی بێ من زاتی ڕاستەقینەی تۆ و پەیامی گەورەی تۆ لە دنیای شعردا دەبینم و بۆ خۆشی هەر گوتی ئەمەی من دەینووسم زۆر جار بوو ئەوەیە کە بواری چیرۆکیش بەتاڵ نەمێنێ بەڵام کەلکەڵەی سەرەکی من هەر شعرە دکتۆریان باسیەوەمان کرد کە ئەنجامی کانۆنی نووسەرانی ئێران بووە بۆ بەرچاوڕوونیەک بۆ بینەرانمان دەمانەوێت بزانین کانۆنی نووسەرانی ئێران
چییە و کێن ئەندامەکانیان چێن؟ کانونی نووسەرانی ئێران شتێکە وەکو یەکێتی نووسەرانی کوردستانی خۆمان کە لەوێدا ئەم با بڵێن کۆمەڵێک لە باشترین و هەڵبژاردەترین نووسەران و شاعرانی ئێران تێدا ئەندامن و ئەمە یەکێتیەکی سربەخۆیە واتە سەر بە دەسەڵات نییە و زۆربەی جار ئەوان بڵاوکراوەی خۆیان هەبوو کۆبوونەوەی تایبەت بە خۆیان هەبوو و دەتوانم بڵێم کاریگەرترین بازنەی ئەدەبی بوو لە ئێراندا و کاتێک کە جەلالی مەلەکشاش لە سەردەمی گەنجیدا تێکەڵاو بە و کانونە بوو و ئەو کانونە وەریانگر وەکو ئەندامێکی کورد کە بە فارسی دەنووسێ لە ڕاستیدا زۆر تەسیری لەسەر ئەوە بوو کە ڕادەی داهێنانی کارە ئەدەبیەکانی جەلالی مەلەکشا قوڵتر بێتەوە. بەڵام شتێک کە بەلای منەوە گرنگەوە بەلای زۆر کەس کە لە با بڵێن هەڵوێز دەگرن لەسەر ژیانی جەلالی مەلەکشا و بەرهەمە ئەدەبیەکانی ئەوەیە کە ئەو بڕیارێکی بیێرانەیدا کە واز لە ئەدەبیاتی فارسی بێنێ و هەستی بەوە کرد کە نەتەوەکەی پێویستیان بە قەڵەمی ئەو هەیە کاتێک کە بە کوردی بنووسێ. بۆیە وەک باسم کرد لە بەرنامەی پێشترشدا لە دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 79 دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری بەرهەمەکانی جەلالی مەلەکشا بە کوردی بوون و ئیتر مەودایەکی وەرگرت لەگەڵ کانونی نووسەران و زیاتر خۆی بۆ نووسەرانی کورد و بەتایبەت ئەو کاتێکە لە گۆڤاری سروە بوو بۆ گەنجانی کورد تەرخان کرد. بەڵێ مامۆستاگیان درێژە بە باسەکانمانی لەسەر شاعر دوای ئەوەی سیماخان و کاک حەمید شعرێکی ترمان پێشکەشەکەن. یادگار لە داوەتی کچ و کوڕێکی پێشمەرگە ئەنگوستیلەیەکیان هێنا بۆ قامچی زاوا وتیان هانێ لە ئەنگوستی شکۆڵەتیکە زاوا وتی نا لە قامچی چکۆڵەی ناکەم دۆشاومژە بۆ کلکەوانە شیاوە چونکە ئەم قامکە پیرۆزە لەسەر زیتەی تفەنگەکەم بە هەزاران داگیرکەری خاچی نیشتیمانی ڕاوناوە بووکی ژووتی منیش تارای سرم دەبێ تان و پۆکەی چنراو لە کاڵای ڤیان بێ دیواخەکەم یادگاری قازی محەممەد ئاڵای بەرزی کوردستان بێ. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش بێ خاتونکیان. مامۆستاگیان وەک وەزانین جەلالی مەلەکشا بیری نەتەوەیی زۆر زاڵ بووە بەسەریا و لە ناو شاعیرەکانیدا زۆر ڕەنگی داوەتەوە بەڵام لە هەمان کاتا بیری ئاشتی خوازیش زۆر بە شێوەیەکی بربڵاو لە ناو شاعیرەکانیان ڕەنگی داوەتەوە هۆکاری ئەمەچی بووە. زۆر ڕاستە من پێم وایە ئەو نەریتە هزریەی کە ئەو نەریتە فکریەی کە جەلالی مەلەکشا ڕەچاوی کردووە لە جیهانی شاعرانی خۆیدا هەمان نەریتێکە کە بۆ نمونە لە شاعرێکی وەکو هێمنی موکریانیدا دەبیندرێ. هێمن بە بەردەوامی باس لەو زوڵم و ستەمانە دەکرا کە لە میلەتی خۆی کراوە و تا ئێستاش دەکرێت بەڵام لە هەمان کاتدا بەردەوام بانگەوازی ئاشتی و ئاشتی خوازی داوە. جەلالی مەلەکشاش لە ڕاستیدا هەموو جارێ لە شعرەکانیدا بەڕاشکاوی ئەم وێنەیەمان دەخاتە بەرچاو کە ئێمە تەنها نیشتمانێکی ئازادمان دەوێت ئێمە تەنها ئاسوودەیی بۆ میلەتەکەمان دەوێت و ئەوە لە ڕاستیدا تەنها لە ڕێگەی ئاشتی خوازیەوە سەردەگرێت چونکە ئەو باش زانیوێتی کە لە ڕاستیدا ئەو شەڕەکە هەیە شەڕی نێوان نەتەوەکان نییە بەڵکو شەڕی نێوان دەسەڵات خوازانە بۆیە دوجار ئەوە ئاشتی خوازیە کە لە نێوان نەتەوەکاندا دەتوانێت با بڵێن ژیان خۆش بکات و جیهان ئاسوودە بکات و لەو سەرەوە بە بڕای من جەلالی مەلەکشا هاوکات کە شاعرێکی شۆڕش جێڕە بەڵام هیچ کات لە ئاشتی خۆشەویستی و ئاشتی پارێزی خۆی پاشگەز نەبووتەوە. بەڵێ دکتۆر من ئەمەوێ وەکو دوایین پرسیاری بەرنامەکە باس لە ڕووداوی مەرجی جەلالی مەلەکشا چووکە بەڕاستی تەمەنی زۆر نەبوو کە کۆچی دوایی کردو و تەمەنێکی زۆر پڕ لە ئازاریشی چەشتووە کاردانەوەی
مەرجی جەلالی مەلەکشا لەسەر نووسەر و شاعیرانی ڕۆژهەڵات و نووسەر و شاعیرانی کورد بەگشتی چی بوو چۆن بوو؟ نەکرد لەسەر نووسەر و شاعران بەڵکو ئەوەی ڕاستی بێ کاتێک کە ساڵی 2020 کاک جەلال کۆچی دوایی کرد بەڕاستی کارداوانەوەیەکی زۆر بەربڵاو لە نێو جەماوەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هاتە ئاراوە زۆر بە شێوەیەکی ئابڕوومەندانە و پڕشکۆ بەڕێیان کرد بۆ گۆڕستان و ناشتیان و تەنانەت ئێستاش گەنج دەچێت لەسەر گۆڕەکەی شعر دەخوێنێتەوە و لە هەمان کاتدا بە حکمی ئەو جۆرە تایبەتە لە ژیانی کە با بڵین دوورە پەرێز بوو لە کۆمەڵ بەڵام دەنگی هەمیشە لە نێو کۆمەڵدا هەبوو بۆتە سیمبولێک لە بەرخۆدان و لە با بڵین شۆڕژگێڕی و لە هەمان کاتیشدا زۆربەی بەرهەمەکانی دوای کۆچی دوایی لەم 2 ساڵە 3 ساڵەی دواییدا بە بەردەوامی چاپ بوونەتەوە تەنانەت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕێوڕسمێکی زۆر گەورە زۆر بەشکۆ بۆ یادی جەلالی مەلەکشا گیرا و ئێستاش ئێمەمانانێک بەردەوام خەریکین تۆژینەوە دەکەین لەسەر کارەکانی و ئەو با بڵین دەقانەی ئەو بە زیندوێتی ڕادەگرین و من پێم وایە جەلالی مەلەکشا لەبەر ئەوەی کە بۆ گەلەکەی ژیاوە لە پێناوی گەلەکەیدا شعری نووسی هیچ کات نەناوی و نەبەرهەمەکانی نامرن. زۆر سپاس دکتۆر گیان. بێگومان ئێمە چەند لەسەر جەلالی مەلەکشا قسە بکەین هەرکەمە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەستمان بوو زیاتر بە خەڵکی ئاشنا بکەینەوە بیری خەڵکی بخەینەوە. لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانە زۆر سپاس دەکەین بۆ ئەو هەموو زانیاریە بە نرخەی لەبارەی ژیان و شعرەکان و ئەدەبیاتی جەلالی مەلەکشاوە بە ئێمە و بە بینەرانە بەخشی. زۆر سوپاسی خات و سیماشەکەین بە خۆی و ئامێری تارە جوانەکەیەوە زۆر سپاس بۆ هاوکارم خەندەخان. سپاس بۆ تۆش. خۆشەویستان لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەدا کۆتایی بە بەرنامەکەمانە هێنین بە شعرێکی جەلالی مەلەکشا کە لەلایەن خەندەخانەوە پێشکەشتانەکرێ هەر شاد و کامەران بن. هێلانەی من هۆکی ژۆڵە قش سەوزەکەی دارستانی هەست و شێرم چۆن بێمەوە ئەم گێژاوام خنکێنێ لەم لێمش دەسام ناکە چۆن بپەڕمەوە گەر بتەوێ دڵتەکەی بە پردێک و نەک هەر لافاو شەپۆلی گشت زەریاکانیش لە قاوەکەی کە هاتیەوە ئارەقەی نێو چاوانت بە قژ و کەزی ئەسڕمەوە هۆکی ژۆڵە قش سەوزەکەی دارستانی هەست و شعرم چۆن بێمەوە لە نێوانی من و تۆدا شمشێرێکە و خوێنی هەزار ئەوینداری لێدە چۆڕێ شمشێر کولە و ئەوین تێژە بە بڵێسەی ئاگری دڵ ئەم شمشێرە بتوێنەوە ئەوینداری ڕاستەقینە لە بەرامبەر هیچ کۆس پێکا دڵ ناگۆڕێ هۆکی ژۆڵە قش سەوزەکەی دارستانی هەست و شارم چۆن بێمەوە تا چاو بڕکات هەر بڵێسە و کڵپەی ئاگر بەرەو ئاسمان هەڵەچێت و دوو کەڵ دنیای داپۆشیوە دڵم نەماوە حەجمێنی ئاگر بە ئاودا ئەمرکێ دەبێ لە کوورەی ئەوینە ببێ بە ئاو بەرەو ئاسمان هەڵەکشێت و وەکو هەور بەسەر شەڕە دووری ئەم گڕکانە داباری تو سینگە سوتاوەکەی من و زەوی خوا بەخەمڵێنێ